نزیکبوونەوەی ئێران و رووسیا لە یەکتر لاستێکی باڵاوە واژۆکردنی ڕێککەوتنامێکی استراتژی هاوکات دوای ساڵی 2016 بچرانی پەیوەندیەکانیان بە تەواوەتی نزیکبوونەوەی ئێران و سعودیە لە یەکتر لەلایەکی دیکەشەوە سووریا و سعودیە. ئەمە چه پەیامێک دەگەنێت بەگشتی بۆ ناوچەکە و ئایا وڵاتانی زلهێزی ناوچەکە چ بۆچوونێکیان لەسەر ئەم هەوڵە دیبلۆماسی و ئەم مانۆڕە دیبلۆماسیانی ئێران لە ناوچەکەدا هەیە بە تایبەتی ئەمریکا و ئیسرائیل. من زیاتر قسە دەکەم سەبارەت بەم پرۆژانە ئەمە چ کاریگەریەکی لەسەر و ناوچەکە بە تایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بێت. بەڕێز مەیسەم مرادی ماستەر لە پەیوەندیە نێودەوڵەتیەکان لە ئالبورگەوە لەگەڵم دەبێت لەگەڵ بەڕێزیان زیاتر قسە دەکەم. بەڕێز مەیسەم ئەم کاتت باش. ئێران و رووسیا لە ئاستێکی بەرفراواندا ئایانەوێت کە پەیوەندیەکانیان پەرە پێ بدەن بە تایبەتی ڕێککەوتنێکی استراتژی درێژماوە واژۆ دەکەن سەرڕای ئەوەی کە ئێران جموجۆڵەکانی بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی دیکە دەست پێ دەکردوتەوە. ئێوە چه خوێندنەوەیەکتان بۆ هەوڵەکانی ئێران لەگەڵ وڵاتانە هەیە؟ بەڵێ زۆر سپاس سڵاو ڕێزبوو بەڕێستان بۆ بینەران و بیسەرانی کوردستان 24. پێم وایە کە ئێران لە حاڵەتێکە ئەوەی کە ئێستا هەیە دەبینین کە لەگەڵ رووسیادا وەزیری دەرەوەی ئێران سەردانی رووسیای کردووە لە دانیشتەکان دەیان لە وتوێژەکان کە ئێستا هەبووە باسەوە کراوە کە پرسگەلێکی گرنگ وەکو ئەوەی کە پرسی پرۆگرامی ئەتۆمی ئێران و ئەوی دانیشتەکانی لەگەڵ ڕۆژاوادا ئەیان هەوێت کە باسییان لەسەر کردووە و بابەتگەلێکی تر وەکو شەڕی رووسیا و ئۆکراین و پرسی فڕۆکە بێفڕۆکەوانەکانی ئێران کە هەناردەی رووسیا کراوە لەوێنە لە خاکی ئۆکراین شەڕی پێ دەکرێت کە لە کۆمەلگای نێودەوڵەتی ئەمە ترس و دڵڕاوکەیەکی دروست کردووە بۆ زۆرێک لە وڵاتان باسی لەسەر کراوە. بەڵام من پێم وایە کە وەک چۆن کە لە راپۆرتەکەشدا بوو ئەوەی کە هەیە لە چەند ماوەی ڕابردوودا ئێمە بینیمان کە بەشێک لە میدیاکانی ئێرانی باسییان لەوە دەکرد کە ئێران دەیهەوێت کە فڕۆکەی سۆخۆ لە رووسیا بکرێت و ئەمە ڕاستەوخۆ بە پێچەوانەی ئەو ڕێکەوتنەی کە ساڵی 2015 کردیان بە نێوی ئەوەی ڕێکەوتنی ئەتۆمی کە ئێران بۆی نییە کە چەک و چۆڵ بکرێت و بیفرۆشێت. بەڵام ئێرانیەکان باسییان لەوە دەکرد کە ئەیان هەوێت کە ئەم فڕۆکانە لە رووسیا بکڕن. لەم حاڵەتی ئێستا کە باش لەوە دەکەن کە ئەیان هەوێت کە پەیماننامەیەکی درێژماوەش پێکەوە خەریکی کاری لەسەر دەکەن و تا چەند مانگی داهاتوو دەکەن بە درەنجامی کەمایە بەشێکی دەگەڕێتەوە بۆ سەر ئەوەی کە ئێران دەیهەوێت کە تا ڕادەیەک لە بواری سەربازی نظامیەوە خۆی بەخۆی باشە. بەڕێز مەیسەم لەلایەکی دیکەوە باس لەوە دەکرێت کە ئێران و رووسیا بەهۆی گەمارۆکانی ڕۆژاواوە ئەیانەوێت کە پەیوەندیەکانیان پچە بکەن. ئەمەش پاشکرا نیگەرانی واشنگتن و بەرپرسانی ئەمریکای لێکەوتۆتەوە. ئایا ئەمە وایە بۆچی ئەمریکا تا ئەم ڕادەیە هێشتوویەتی کە چین بە تایبەتی لەلایەکەوە و لەلایەکی دیکەشەوە ئێران دەستی بەم وڵاتانە بگات و پەیوەندیەکانی تاو ئاستە بەرەو پێشەوە بچن؟ من پێم وایە کە ئەگەر بمانێت باز لە سیاسەتی دەرەوەی ئێران بکەین فاکتۆرێکی هەرگرنگ کە ئەبێت ئێمە لەسەری چەق بکەینەوە ئەوە پێداگیری بکەین ئەوەیە کە وڵاتی رووسیاست. وڵاتی رووسیا بە شێوەیەکی گشتی بەشێکی زۆری کەرتەکانی ناوخۆی ئێران و بەتایبەت سیاسەتی دەرەوەی ئێران بەدەستی وڵاتی رووسیەوەیەوە ئەو وڵاتی رووسیا خەریکە ئاراستەداری دەکات لە زۆر بواردا و ئەمەش بۆ ئەوە ناگەڕێتەوە. یعنی پێش شەڕی رووسیا و ئۆکراینیش ئەم حاڵەتە هەر هەبووەوە پێشەوەی کە رووسیا لە بەرابەری ڕۆژاوادا بوەستێتەوە ئەم حاڵەتە هەر هەبووەوە رووسەکان لە مێژە بەخەریکن لە سیاسەتی دەرەوەی ئێران و سیاسەتی ناوخۆیشە بەتایبەت لە بڕێک بواردا دەستێوەردان دەکەن. پرسی پرۆگرامی ئەتۆمی ئێران هەر لە سەرەتاوە یەکی لەو کاڵانەیە کە رووسیەکان دەستیان تێدا هەبوو توانیان ڕۆڵی گرنگی تیا ببینین. ترس و دڵە ڕاوکەی ڕۆژاوا لە ئێرەدا من پێم وایە ئەگەڕێتەوە بۆ سەر ئەوەی کە ئێرانیەکان ئەزمونێکی باشیان هەیە لە دەوردانەوەی گەمارۆکاندا گەمارۆکان ئەو گەمارانە کە لەلایەن ڕۆژاواوە خراوە دەسێنیان و ئەتوانن یارمەتیدەری رووسیەیش بن رووسەکان بن بۆ ئەوەی کە بتوان گەمارۆکان دەور بدەنەوە. بەڵام نزیکایەتی ئێستەی ئێران و رووسیا زیاتر ترسەکەی لەبەر ئەوەیە کە ئێران دوای ساڵی 2011 توانی فڕۆکێکی بێفڕۆکەوانی ئەمریکی بگرێتەوە دواتر لەسەر ئەو فڕۆکە شێوازی دیزاینی و دووبارەی فڕۆکەی بێفڕۆکەوان زیاتر پەرە پێ بدات. ئێستا دەبینی کە فڕۆکەی بێفڕۆکەوانی ئێرانی لە خاکی ئۆکراین خەریکە شەڕی پێ دەکرێت رووسەکانەوە.
ئەمە هێڵە سوورەکەش و ترس لە ڕاوکەی ڕۆژاوا باشە بەشێک لە وڵاتانی ناوچەکە نیگەرانن لە نزیک بوونەوەی ئێران و رووسیا بە تایبەتی ئیسرائیل کاڵێنە مەمەترسیە بۆ سەر ناوچەکە بگشتی داوا لە ئەمریکا دەکات هەڵوێستی جدی هەبێت هاوکات لەلایەکی دیکەشەوە بەرپرسانی پێشووی ئەمریکا ژمارێک لە کۆنگرێسمانەکانی ئەمریکا داوایان لە جۆ بایدن کردووە کە لە سووریاش بەرامبەر بە هەڵوێستەکانی ئێران ڕێکارێکی دیکە و جدیتر بگرێتە بەر ئەمە چی دەگەیەنێت؟ ئێران لە زۆر بوار و زۆر لایەندا ئەبینین کە خۆی هەڵواسیوە بە رووسێدا بەتایبەت ئێستا بەڕستان ئاماژەتان بە سووریا کرد من خاڵێکی دەرەگەر ئاماژەی پێ بکەم ئێستا پرسی وڵاتی ئازەربایجانە کە دروست بۆ ئێران قەیرانێکی زۆری دەرەکی خەریکە تووشی ئێران دەبێت کە رووسیەش خۆی بۆ خۆی بەشێک دەبێت لەم قەیرانە ناتوان چارەسەری بکەن لە رووسیا بە هەمان شێوە و لە زۆر بواریتردا لە کۆمەلگای نێودەوڵەتیدا بە شێوەیەکی گشتی رووسیا و ئێران پێکەوە لەبەر ئەوەی کە هەردووکیان کەوتونتە پەراوێزی کۆمەلگای نێودەوڵەتیەوە پرسی شەڕی رووسیا و ئۆکراینی جوای کردووە کە بلۆک بەندیەکان دروست بووە کە ئێران و رووسیا لەم حاڵەتی ئێستادا کەوتونەتە یەک لایەنەوە زیاتر ئەم دوو وڵاتی خستۆتە پەراوێزەوە و زیاتر ئەم دوو وڵاتی پێکەوە نزیک دەکاتەوە لە زۆر بابەتدا پرسی وڵاتی ئازەربایجان یەکێک لەو خاڵە گرنگانەیە کە نزیکایەتێکی زۆر خەریکە دروست دەکات لەگەڵ ڕۆژاوادا بەتایبەت ئەمریکا ناتۆ وڵاتی ئیسرائیلیش بە هەمان شێوە لەگەڵ وڵاتی ئازەربایجان پەیوەندیێکی زۆر باشی دروست بووە و ئەوێ باڵێزخانی خۆی بکاتەوە کە ئەمە ترسی ئێرانیەکانی دروست کردووە بۆیە زیاتر بۆ ئەوەی کە لە ترسی دڵڕاوکەی ڕۆژاوا یانەوێ پەنا ببەنە وڵاتێکی درزلهێزێکی درۆکە رووسیا بۆی کە بتوانێت یارمەتی زۆر باشە بەڕێز مەیسام مرادی ماستەر لە پەیوەندیە نێودەوڵەتیەکان زۆر سپاس لە ئالبورگەوە لەگەڵمان بووی سپاس.